سڵاوتان لێبێ و ئەو کاتەتان باش. هەروەک ئاگادارن لەو ماوەیەدا مامۆستایەکی ئاینی بە ناوی مەلا ڕامینی ساڵحزادە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەسەر مینبەری مزگەوتەوە لەبارەی ئیزەدیەکان کۆمەڵی قسەی نەشیاوی کردو کە بە پێویستم زانی وەڵامی بدرێتەوە. ئەمە جاری یەکەم نییە کە هەندێک بەناو مامۆستای ئاینی بە بیری تەسک و دواکەوتوانە داعش ئاسا دەدوێن. پێشتریش مەلایەکی ئاینی دیکە بە ناوی مەلا عەبدولحەمیدی فەرەجی هێرشێکی لەو چەشنەی کردبۆ سەر ئاینی پیرۆزی کوردان واتە ئاینی یارسان. ئاینی ئیزەدی و ئاینی یارسان ئاینی ڕەسەنی کوردن. تەکفیر و ڕق و کینەی ئاینی لە کوردستان جێگەی نابێتەوە. ئەم قسانەی مەلا ڕامینی ساڵحزادە و مەلا عەبدولحەمیدی فەرەجی تەنیا جیاوازێکی فقهی یان گفتوگۆیەکی ئاینی نین. کاتێک لەسەر مینبەری مزگەوتەوە کۆمەڵێک مرۆڤ تەنیا بەهۆی باوەڕی ئاینیانەوە بە کافر، ناپاک یان کەسانێک بناسرێن کە شایەنی برایەتی نین، وە قسەکەش تا ئەو ئاستە بڕوا کە ژیان و ئاسایشیان بکەوێتە ژێر هەڕەشە، ئیتر بابەتەکە سنووری باوەڕی تایبەتی مامۆستایەکی ئاینی تێپەڕاندووە و دەبێتە مەسەلەیەکی ڕاستە و خۆی تێکدان و لە مەترسی خستنی ئاسایشی کۆمەڵایەتی، پێکەوە ژیان و یەکڕیزی کۆمەلگای کوردستان. هیچ کەسێک مافی ئەوەی نییە باوەڕی ئاینی خۆی بکاتە پێوانەی کوردبوون. کوردی موسڵمان، کوردی یارسان و کوردی ئیزەدی پێش هەر جیاوازێکی ئاینی بەشێکی دانەبراون لە نەتەوەی کورد و جوغرافیا و مێژووی کوردستان. سەدان ساڵە ئەم ئاین و ئاینزایانە لە شار و گوند و ناوچە جیاوازەکانی کوردستان لە تەنیشت یەکتر ژیاون. زمان، کولتور و چارەنووسی مێژووی هاوبەشیان هەبووە و لە قۆناغە دژوار و ئەستەمەکاندا ئازار و مەینەتی هاوبەشیان بەسەر هاتووە. یارسان و ئیزەدی دوو لە کۆنترین، ڕیشەدارترین و ڕەسەنترین نەریتە ئاینەکانی ناوخۆی کوردستان و ئاینێکی تەواو کوردین و لە خاکی کوردەواری سەریان هەڵداوە. هەروەها ئیسلام لە ئێستادا ئاینی میلیۆنان کوردە و بەشێکە لە مێژوو ژیانی کۆمەلگای کوردستان. هیچ ئاینێک ئەو مافە نادا بە هیچ کەسێک کە پێڕەوانی ئاینێکی دیکە لە نەتەوەی خۆی دەربکە. ئەگەر ڕۆژێک پیرێکی یارسانی یان میرێکی ئیزەدی لە مەجلیس و کۆڕێکدا یان لەسەر تریبونێکی گشتی ڕابگەێنێ کە کوردی موسڵمان برای ئەو نییە، یا موسڵمانان بە ناپاک و دوژمن بناسیێنێت و کوشتنیان بەڕەوا بزانێ، کۆمەلگای کوردستان هەمان ماف و هەمان بەرپرسیارەتی هەیە لە بەرامبەریاندا بوەستێتەوە وەک چۆن ئەمڕۆ دەبێ لە بەرامبەر وتاری ڕق پەروەرانە دژ بە یارسان و ئیزەدیدا بوەستینەوە. پێوەر و پێوانەکە ڕوونە. ڕق و کینەی ئاینی لە هەر لایەنێکەوە بێ ڕەتکراوەیە. گونجاو نییە لە بەرامبەر سوکایەتی بە موسڵمانان هەستیار و لەسەر پێبین، بەڵام سوکایەتی بە یارسان و ئیزەدی بە ڕای تایبەتی و ڕای شەخسی لە قەڵەم بدرێ. ناتوانرێ باس لە یەکڕیزی نەتەوەی کورد بکرێت و لە هەمان کاتدا ڕێگە بدەین هەندێک کەس لەسەر مینبەری ئاینیەوە بڕیار بدەن کە چێ کوردی ڕاستەقینەیە، چێ برایە و چێ مافی ژیانی لەناو کۆمەلگەدا هەیە یانیەتی. مینبەری مزگەوتیش وەک هەر تریبونێکی گشتی دیکە بەرپرسیارەتی هەیە. ئازادی بیر و باوەڕ بە مانای ئازادی هەڕەشەکردن لە مرۆڤی تر نییە.
مامۆستایەکی ئاینی دەتوانێت لە ڕوانگەی باوەڕی خۆیەوە لەسەر ئاین و باوەڕی کەسانی دیکە قسە بکە. بەڵام نێوان جیاوازی باوەڕ و سوکایەتی بە مرۆڤ سنوورێکی زۆر ڕوون هەیە. کەسێک دەتوانێت بڵێ من ئەم باوەڕە قبول ناکەم، بەڵام کاتێک پێڕەوانی ئاینێک بەگشتی بە ناپاک دوژمن یا شایەنی لەناوبردن بناسێنێ، ئەوە قسەکە لە سنووری ئاین ناسی دەرچووە، چۆتە ناو چوارچێوەی بڵاوکردنەوەی ڕق و بێزاری و ناکۆکینانەوە لە ناو ماڵی کورددا. ئەو جۆرە گوتارانە بۆ کوردستان و نەتەوەی کورد زۆر مەترسیدارن. نەتەوەی کورد خاکی داگیر کراوە، لە سنووری دەستکرددا دابەش کراوە، هەوڵی سڕینەوەی ناسنامە و ئاسیمیلاسیۆن و پاکتاوی نژادی و ژینۆسایدی دراوە، شەڕیان پێفرۆشتۆ، سەرکوتیان کردووە، زیندان و تیرۆر و لە سێدارەدان و ئەشکەنجەی بینیوە و هاوکات لەگەڵ ئەوانەشدا تووشی کۆچی بە ناچاری و ناکۆکی ناوخۆیش بۆتەوە. زیادکردنی دیوار و دابەشکردنی ئاینی نوێ لە نێوان خەڵکدا بە قازانجی کۆمەڵگای کوردستان نییە. دابەشکردنی موسڵمان و یارسان و ئیزەدی و تادوایی بە چەندین بەرەی دژ بە یەکتر بەڕاستی هەمان ئەو شتەیەکە دەتوانێت یەکپارچەی کۆمەڵایەتی و نەتەوەی کوردان لە ناوەوە لاواز بکات و ئەوەش لە قازانج و بەرژەوەندی داگیرکەراندایە. ئەو یارسانەی بەهۆی سوکایەتی ئاینیەوە هەست بکە لە جوڵانەوە و کۆمەلگای کوردیدا شوێنی نییە، لە حاڵێکدا بۆ خۆی کوردی ڕەسەن و ڕاستەقینەیە، یا ئەو ئیزەدیەی دوای ئەو هەموو کوشتار و بەدیلگیران و ژینۆسایدا دیسان لە زمانی کوردێکەوە ببیستێ کە بەهۆی ئاینەکەی کافرە و شایەنی ژیان نییە، چۆن دەتوانێت هەستی ئاسایش و برایەتی بکە بەرامبەر بە کوردێکی موسڵمان؟ ئەم بابەتەش بە بێدەنگی چارەسەر نابێ. هێز و پارتە سیاسیەکان، ڕووناکبیران، نووسەران، مامۆستایانی زانکۆ، زانایانی ئاینی و دامەزراوە مەدەنیەکانی کوردستان دەبێ هەڵوێستێکی ڕوون و یەکلاکەرەوەیان هەبێ. هیچ کەسێک بە هەر جل و ناونیشان و پێگەیەکی ئاینیەوە هەیبێت مافی ئەوەی نییە لە نێوان بەشەکانی نەتەوەی کورددا بە پێی ئاین دیوار و ناکۆکی و دووبەرەکی دروست بکە. بێدەنگی لە بەرامبەر ئەو جۆرە وتانەدا لەوانەیە پەسەندکردنی ڕاستە و خۆیان نەبێ، بەڵام لە کردەوەدا مەیدان بۆ دووبارەکردنەوەیان ئاوەڵە دەکا، مەیدانەکە خۆش دەکا. لە هەمان کاتدا وەڵامدانەوە بە وتارانە نابێ بگۆڕدرێ بە دوژمنایەتی دژ بە موسڵمانان یا دژ بە ئیسلام. ملیۆنان کوردی موسڵمان هیچ پەیوەندیەکیان بەو جۆرە بیرکردنەوەیە نییە و زۆر لە مامۆستایانی ئاینی و هاووڵاتیانی موسڵمانیش ڕق و کینەی ئاینی ڕەت دەکەنەوە و ڕاستیەکەی ئەوەیە کە قسەی مامۆستایەکی تونندڕەوی ئاینی نوێنەرایەتی هەموو موسڵمانان ناکە. ئەگەر کوردستانی داهاتوو دەبێ سەربەخۆ ئازاد بێ، دەبێت بۆ هەموو کوردێک ئازاد بێ، نەک تەنیا بۆ پێڕەوانی ئاین یان مەسەبێکی دیاری کراو. دەوڵەت و سیاسەت و ناسنامەی نەتەوەیی نابێ ببێتە ئامرازی سەپاندنی باوەڕی ئاینی. مزگەوت، جەمخانە، لالەش دەبێت بتوانن لە تەنیژ یەکتر بوونیان هەبێ، بەبێ ئەوەی پێڕەوانی دینێک بۆ بوونیان نەبوونی دینێکی تر بڕیار بدەن. یارسان و ئیزەدی میوانی کوردستان نین، ئەوان بەشێکی سەرەکی و ڕەسەنن لە مێژوو و کولتور، بیر و باوەڕ و بیرەوەری و کۆمەلگای کوردستان. ناتوانرێ مێژووی کوردستان بنووسرێ و بوونیان بسەڵدرێتەوە. هەروەها ناتوانرێت داهاتووی کوردستان دروست بکرێ و داوا لەوان بکرێ بۆ ئەوەی قبول بکرێن ئاینیان ناسنامەی خۆیان بشارنەوە و بچنە ناو ئاینێکی دیکەوە.
خوشک و برایەتی نەتەوەیی نابێ بە باوەڕی ئاینی مەرجدار بکرێ. کوردێکی مسلمان پێویست ناکە باوەڕەکانی یارسان قبول بکە بۆ ئەوەی ڕێزی لە مافی یارسان گرت بێ. کوردێکی یارسانیش پێویست ناکە باوەڕی ئیسلامی قبول بکە بۆ ئەوەی مسلمانی کورد بە هاونیشتمانی و هاونەتەوەی خۆی بزانێ. کوردی ئێزەدیش بۆ کوردبوونی خۆی پێویستی بە مۆڵات یان پەسەندکردنی هیچ مەلا و مامۆستایەکی ئاینی نییە. نەتەوە بە فتووا دروست نابێ. نەتەوە لەو خەڵکە پێک دێ کە مێژوو، خاک، زمان، کولتور، بیرەوەری و چارەنووسی هاوبەشیان هەیە و هەڵیان بژاردۆ کە لە تەنیش یەکتر بژین. ئەگەر ئەمڕۆ لە بەرامبەر تەکفیرکردنی یارسان و ئیزەدی بێدەنگ بین، سبەی هەمان منطق دەتوانێ دژ بە مەسهەب، باوەڕ یان کۆمەڵێکی دیکە بەکار پێندرێ. تەکفیر سنوورێکی جێگیر ناناسێ. کاتێک تاکێک مافی ئەوەی پێدرا دیاری بکە چێ پاکە و چێ ناپاکە، هەنگاوی دواتر ئەوە دەبێ کە چێ مافی قسەکردن، بەشداری کۆمەڵایەتی و لە کۆتاییدا مافی ژیانی هەیە. کۆمەلگای کوردستان نابێ ڕێگە بدا ئەو منتقە ببێتە شتێکی ئاسایی. وەڵامی ئێمەش نابێت ژنێ و تۆڵا یان ڕق و کینەی بەرامبەر بێ. وەڵامی دروست ئەوەیە لەسەر بنەمایەکی ڕوون بوەستین. هیچ ئاینێک لە ڕووی مافی مرۆڤی و یاساییەوە لە ئاینێکی دیکە بەرزتر نییە و دین و ئاین دەبێت لە دەسەڵات و دەوڵەت و سیاسەت جیابن. هەر مرۆڤێک ئازادە، مسلمان، یارسان، ئیزەدی، بێ ئاین یان خاوەن هەر باوەڕێکی دیکە بێ. ئەوەی کۆمەلگای سیاسی دەبێ پارێزگاری لێ بکە بەرزی باوەڕێک نییە، بەڵکو ئازادی هەموو باوەڕەکان و ئاسایشی هەموو هاووڵاتیانی کوردستانە. کورد هەر ئاینێکی هەبێت هەر کوردە. هیچ مەلا، پیر، شێخ، میر، حزب یان دەسەڵاتێک مافی ئەوەی نییە ئەو ناسنامەی لێ بستێنێتەوە. کوردستان کاتێک دەتوانێت باز لە ئازادی بکە کە ئازادی لە ناو ماڵی خۆیەوە دەست پێ بکە. ئازادی مسلمان لە تەنیشت یارسان، ئازادی یارسان لە تەنیشت ئیزەدی و ئاسایشی هەمویان لە کوردستانێکی ئازاد و سربەخۆ و سێکۆلاردا. کۆمەلگای کوردستان دەبێ بەڕوونی بڵێ منبەری ئاینی شوێنی چاندنی توخمی دووبەرەکی لە نێوان کورددا نییە. یارسان و ئیزەدی بەشێکن لە نەتەوەی کورد و بەشێکن لە کوردستان و دەست درێژی بە کەرامەت و ئاسایشیان دەست درێژیە بە یەکڕیزی و کەرامەتی هەموو کۆمەلگای کوردستان. ئەگەر داهاتوویەکی هاوبەشمان دەوێ، ئەو داهاتووە تەنها لەسەر یەک بنەما دەتوانێت دروست ببێت. کوردستان بۆ هەموو کورد، بەبێ باڵادەستی ئاینی، بەبێ تەکفیر و بەبێ ڕقوکینە.